سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون بەشی 29 سەرەتای فیتنەیەکی گەورە لە میسر. بەم شێوەیە من لە گەڕەکی هەژارەکانی تەبەس و لە ماڵی مزگەری پێشوو بوومە پزیشکی ئەو گەڕەکە و بەو شێوەی کاپتا پێشبینی کردبوو نەخۆشێکی زۆر هاتنە لام. من سوودم لەو نەخۆشانە وەرنەدەگرت، بە پێچەوانەوە زەرەریشم دەکرد، چونکە جگە لەوەی کە بە خۆڕایی دەرمانم پێدەدان هەندێک جار ناچار دەبووم خواردنیشیان بدەمێ، چونکە کاتێک کە دەمبینی چارەسەرکردنی نەخۆشێک بەوەوە بەسراوە کە خواردن بخوا ناچار دەبوایە لە جیاتی دەرمان خواردنم بدایەتێ. ئەو دیاریانەی کە هەندێک لە هەژارەکان بۆ چارەسەری خۆیان دەیاندا بە من بایەخی نەبوو، بەڵام لەبەر ئەوەی کە بەنێتێکی پاکەوە دەیاندا پێم منی شادمان دەکرد و زیاتر بەوە دڵخۆش دەبووم کە خەڵکی ناوی منیان بە پیرۆز دەزانی و بە شێوەیەک باسی منیان دەکرد کە دوت یەکێکم لە خێرۆمەندە گەورەکانی جیهان. کاپتا بە بۆنەی پیری و بە تایبەتی لەبەر دەوڵەمەند بوونەکەی نەی دەتوانی وەکو جاران ئیش و کارەکانم ئەنجام بدا، بۆ ئەم مەبەستە ژنێکی پیری بەکرێگرت کە هەم لە پیاو بێزار بوو هەمیش لە ژیان. بەڵام لەبەر ئەوەی کارچۆنێک بێ مرۆڤ دەبێت تا ئەو ڕۆژەی دەمێنێ یان تا ئەو کاتەی توانای کار یان ئیشێکی هەیە دەبێ ئیش بکە، ئەویش لە ماڵەکەی مندا کاری دەکرد. ئەم ژنە ئەگەرچی بە بۆنەی بە ساڵا چوونیەوە سەرنجڕاکێش نەبوو، بەڵام لە جیاتی ئەوە خواردنی بە لەزەتی لێدەنا و من هەرگیز گلەیم لە چێشتەکانی ئەو نەبوو. هەروەها ئەو ژنارقی لە بۆنی بۆگەنی ئەو هەژارانە نەدەبوو کە بۆ چارەسەر دەهاتنە لای من. لە کاتێکدا کە کاپتا لەو بۆنەیان بێزار بوو، من لەگەڵ ئەو ژنەدا بە تەواوەتی ڕاهاتم و ئەو بەردەوام لەوێ بوو، بەڵام من کەمتر دەمبینی و بە ناوی موتی بانگم دەکرد. شەوانی شاری تەبەس بە شەوقی چراکان ڕووناک دەبەوە و مەیخانەکان و ماڵە گشتیەکان پڕ دەبوون لە موشتەری. ئەوەی کەمێک عەقلی هەبوایە هەستی دەکرد کە کارەساتێک ڕوودەدا، چونکە ناکۆکی نێوان خوای نوێی فێرعەون ئاتون و خوای کۆن ئامون زیاتر گڕوتینی دەگرت. دووسێ مانگ تێپەڕی خەڵکی تەبەس لە عاقیبەتی ئەو ناکۆکیەی لە دڵاڕاوکێدا بوون. هورمهەب فەرماندەی سوپای میسر هەر نەگەڕایەوە. بە ڕۆژ گەرمای خۆر زیادی کرد، بەڕادەیەک کە هەندێک جار لە تاو گەرما و ماندوێتی لەگەڵ کاپتادا بۆ مەیخانەی کلکی تیمساح دەڕۆیشتین، بەڵام هیچکە لەو شەرابە بەهێز و سووتێنەرەم نەنۆشیەوە، بەڵکو بە بیرەی ئاسایی کە تونێتی دەشکاند و لەشی فێنک دەکردەوە نەدەبووە هۆی سەرخۆشیم ئیکتیفام دەکرد. لەبەر ئەوەی ناومەیخانەکە فێنک بوو لەوێ خۆم لە ئاسوودەییدا دەبینی و لە بینینی جوانی مەریت چێژم وەردەگرت و کاتێک کە چاوەکانی دەبڕیە چاومەوە هەستم دەکرد کە دڵم دەگوشێ و حەزم دەکرد دەستم لەسەر دەستەکانی دابنێم. لە پاش ئەوەی کە چەند جارێک چوومە ئەو مەیخانەیەوە هەستم کرد کە موشتەریەکانی ئەو مەیخانەیە خەڵکانێکی تایبەتین و ڕێگا بە هەموو کەسێک نادەن بێتە ئەوێوە، یان وەزعی مەیخانەکە بەو شێوەیە بوو کە خەڵکانێکی کەم دەرامەت نەتوانن بێن بۆ ئەو جێگەیە و شەراب و ئاوی جۆ
یان کلکی تیمساح بنۆشنەوە. کاپتا بە هێواشی بە منی وت کە لە نێوان موشتەریەکانی ئێرەدا هەندێک کەس هەن کە دەوڵەمەندیەکەی خۆیان لە ڕێگەی تاڵانکردنی گۆڕی مردووەکانەوە بەدەستهێناوە، بەڵام کاتێک کە بۆ ئەم مەیخانەیە دێن وەکو گەورەکان هەڵس و کەوت دەکەن و ڕەفتاری ناشیرین نانوێنن. هەروەها دەیوت هەموو موشتەریەکانی ئەم جێگەیە ئەو کەسانن کە پێویستیان بە یەکتری هەیە و کڕین و فرۆشتن و پێویستیە مادیەکانی دیکە ڕایان دەکێشێ بۆ ئێرە بێن، ئەگەرنا تەنها حەزینۆشینەوەی کلکی تیمساح نایانهێنێتە ئێرە. تاکە موشتەریەک کە کەس پێویستی پێ نەبوو من بووم، چونکە من نەشتم دەکڕی و ناشتیشم دەفرۆشت و نەزێڕ و پارەشم بە قەرز دەدا کە قازانجم لی دەست بکەوێ و نەقەزیشم وەردەگرت. بەڵام لەبەر ئەوەی کە هەمویان دەیانزانی هاوڕێی کاپتام ڕێگەیان پێدەدام بێمە ناو مەیخانەکەوە بەبێ ئەوەی زۆر لەگەڵمدا گەرم بن، چونکە دەیانزانی کە هیچ قازانجێکیان لە من دەست ناکەوێ. من لەو مەیخانەیەدا زانیاری زۆرم سەبارەت بە بارودۆخی تەبەس و میسر و ڕووداوەکانی وڵات دەست دەکەوت. لەوانە شەوێک کە لە مەیخانەکە بووم ڕوانیم بازرگانێک کە دەمزانی بخور دەفرۆشێ لە کاتێکدا کە کراسەکەی دەڕاندبوو خۆڵەمێشی بەسەری خۆیدا کردبوو هاتە ناو مەیخانەکەوە و پیاڵەیەک کلکی تیمساحی نۆشیەوە و وتی هیوادارم ئەم فیرعەونە هەتایە نەفرەتی لێکرێ، چونکە ئەم تیمساحە حەز ناکە شوێن ژیری بکەوێت و هەرچێکی بەبیردا بێ جێبەجێ دەکا. هەتا ئەم ڕۆژیانی من لە ڕێگەی فرۆشتنی بخورەوە بەڕێوە دەچوو کە لە وڵاتانی دوورە دەستەوە دەهات و هەموو ساڵێک لە وەرزی هاویندا چەند کەشتیەک لێرەوە بەرەو دەریاکانی ڕۆژهەڵات دەچوون و ساڵی دواتر هەر نەبێت دوو کەشتی لەو دەکەشتیە بە جۆرەها کەلوپەلی ڕۆژهەڵاتیەوە لەوانە بخور دەگەڕانەوە. ئەم ساڵ کاتێک کە کەشتیەکان ویستیان بەرەو دەریا بەڕێ بکەون لە ناکاو بێ ئاگا فیرعەون هاتە کەنار بەندەر و من سرم سوڕما کە بۆچی ئەم پیاوە دەست لە هەموو کارێک وەردەدا، لە کاتێکدا کە ئەم کارانە پەیوەندی بە ئەوەوە نییە. ئەی ئەم هەموو نووسەر و بەڕێوەبەرانەی کە لە تەبەزدا هەن چی دەکەن مەگەر ئەرکی ئەوان نییە کەوریا بن هەموو کارێک بە پێی یاسا و ڕێوڕەسم ئەنجام بدرێ. کاتێک کە فیرعەون هاتە دارەڕاکەی بەندەر مەلەوانەکان دەگریان و ژن و مناڵەکانیان لە وشکانی فرمێسکیان دەڕشت و دەموچاوی خۆیان دەڕوشاند، چونکە دەیانزانی کە هەندێ لەو مەلەوانانە ناگەڕێنەوە و لە دەریادا دەخنکێن. بەڵام ئەم بابەتە لە ڕێوڕەسمە باوەکانە و شتێکی تازە نییە و هەر کاتێک کە کەشتیەکان بەڕێ دەکەون ژن و مناڵی مەلەوانەکان شیوەن دەکەن. بەڵام ئەم فیرعەونە مەلعونە کاتێک کە شیوەنی ژنەکان و زاری مەلەوانەکانی بینی قەدەغەی کرد کە کەشتیەکان بۆ دەریای ڕۆژهەڵات بڕۆن و هەموو بازرگانێک دەزانێ کە ئەم قەدەغەکردنەی فیرعەون وەکو دەرچوونی بڕیاری لە ناوبردنی بازرگانەکان و ژن و مناڵەکانیانە، چونکە هەتا کەشتیەکان بۆ دەریا نەڕۆن بازرگانەکان قازانج ناکەن و ژن و مناڵی مەلەوانەکان بە برسێتی دەمێننەوە. هەر کەسێک کە لە میسردا دەژی دەزانێت کە نابێ قەت خەفەت لەو مەلەوانانە بخۆن کە بە کەشتی سەفەر دەکەن، چونکە هیچ کەسێک بەویست و ئارەزووی خۆی نابێتە مەلەوان. بۆیە بەردەوام ئەو تاوانبارانەی کە دادوەر سزایان دەدات و خراپەکارن ناچار دەکرێن کە ببنە مەلەوان و کەواتە بۆچی بۆ خنکانیان لە دەریادا سەغڵەت ببین. ئایا مەرگی هەندێک لەو تاوانبارانە کە ناچار دەکرێن
ببنە مەلەوان بەزەیی پێهاتنەوە زیاترە یان لە دەستچوونی سەرمایی ئەو بازرگانانەی کە کەشتیان دروست کردووە و کەلوپەلیان بۆ ئامادە کردووە. چونکە کەشتی لە خۆیەوە دروست نابێ، بەڵکو دەبێت سەرمایەیەکی تیابخەیتە کار و دروستی بکەن، دوایی پێداویستیەکانی تەواو بکەن و بە ئازوقەی پێویستەوە بەرەو دەریاکانی ڕۆژهەڵات ڕەوانەی بکەن. من جەرگم بۆ بازرگانە مسریەکان دەرسووتێ کە ئێستا لە شوێنی دوورن و ژن و مناڵەکانیان لە میسردان و ئەو ژن و مناڵانە هەرگیز مێردەکانیان نابیننەوە. ئێستا ئەو بازرگانانە لە جێگە تازەکانیان ژنیان هێناوە و دەڵێن ئەو مناڵانەی کە دەمان بێ پێستی لەشیان لە کەی پێوەیە. بازرگانەکەم ماوەیەک بەم شێوەیە گلەی کرد و نەفرەتی لە فیرعەون دەکرد و ئەیوت ئەم پیاوە هەم بازرگانی ئێرە لە کار دەخات و هەمیش بازرگانەکانی جێگە دوورەکان لەناو دەبا کە کەلوپەل دەنێرن بۆ میسر. بەڵام لە دوای ئەوە کەسێ کلکی تیمساحی نۆشیەوە هەڵچوونەکەی نیشتەوە و داوای لێبوردنی لە قسەکانی خۆی کرد کە بەرامبەر بە فیرعەون وتبووی. ئەو وتی لە تاو خەم و پەژارە ئەم قسانم کردووە. دوای وتی من لەو باوەڕەدا بووم کە تی دایکی فیرعەون دەتوانێ فیرعەونی کوڕی بهێنێتە سەر ڕێگەی ڕاست، بەڵام ئەو بیر لەوە ناکاتەوە هەروای دەزانێ کە ئامی پێشەوای گەورەی پەرزگای نوێی فیرعەون دەتوانێ بۆ ئەو ئامۆژگارێکی دڵسۆز بێ. بەڵام ئەم پیاوە تەنها بیر لە شتێک دەکاتەوە کە ئەویش ئەوەیە بە هەر شێوەیەک بێ ئامون لە ناو ببە. بەر لەوەی کە فیرعەون ژن بهێنێ وام دەزانی کە سەرڕۆیەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژنی نەهێناوە. لە دوای ئەوەی کە نەفەرتیتی بووە ژنی ئەو سەرڕۆیەکەی لە ناو نەچوو. نەفەرتیتی لەو کاتەوە کە بۆتە شاژنی میسر مۆدێلێکی سەرسوڕهێنەری لە جلوبەرگ هێناوەتە کایەوە کە ژنی دەربارەکانی کۆشک چاولەو دەکەن و ئێستا ژنەکانی کۆشک بە پەیڕەوی نەفرتیتی ڕەنگی سەوز لە دەوری چاویانەدەن و وەکو ژنەکانی سووریا کراس لەبەردەکەن، بەڵام بەشی پێشەوەی کراسەکەی ئەوان بە تەواوەتی کراوەتەوە. کاپتاوتی من ئەم جۆرە بەرگ پۆشینەم لە هیچ وڵاتێکی دنیادا نەبینیوە، باوەڕیش ناکەم کەس بیبینێ. ئایا تۆ دڵنیایت لەوەی کە جگە لە نەفەرتیتی بانوەکانی کۆشک کەسانی تریش هەبن کە چاو لە مۆدێلە بکەن و ئایا بە چاوی خۆت ئەوانت بینیوە کە ئەوان ئەو بەشەی پێشەوەیان بە تەواوەتی دەربخەن کە پێویستە دابپۆشرێ؟ بازرگانەکە وتی من هاوسەرم هەیە و چەند مناڵیشم لێی هەیە، خۆم بە پیاوێکی شەریف دەزانم و کاتێک کاندێک کەسم بینی ئەم جۆرە کراسەیان لەبەردایە بەشی پێشەوەیان ڕووتە سەیری لە ناوک بەرەو خوارەوەیانم نەکرد. لەم کاتەدا مەرید خزمەتکاری مەیخانەکە هاتە ئاخاوتن و بە بازرگانەکەی وت ئەگەر تۆ خۆت پیاوێکی بەدسەلیقەی ئەوان نابێتە بەڵگەی تاوانی ژن، چونکە لە وەرزی هاویندا چاولێکردنی ئەم مۆدێلە شتێکی باشە و ژنەکان ڕازاوەتر دەکات و من ئامۆژگاریت دەکەم کە ئەم جارە ژنەکانت بە مۆدێلی تازەوە بینی کە بزانە ئەو بەشەی تۆ ڕخنت لە ڕوودبوونی هەیە بە بارچەیەکی کەتان داپۆشراوە کە چاوی تیشترین پیاویش لێی تێپەڕ نابێ. بازرگانەکە ویستی وەڵامی بداتەوە، بەڵام مەستی ڕێگەی لەم وەڵامدانەوەی گرت و سەری خستە سەردەستەکانی و بۆ مۆدێلی تازەی کراسی ژنان و قەدەغەکردنی هاتوچۆی کەشتیەکان و بێبەشبوونی بازرگانەکان لە سوود و کەلوپەلەکانی ڕۆژهەڵات دەستی بەگریان کرد.
لەم کاتەدا کاهینێک لە کاهینەکانی پەرستگەی ئامون کە سەری تاشی بوو بەڕۆنی بۆنخۆش چەوری کرد بوو لەگەڵ گفتوگۆکەدا بەشداری کرد و وتی من سەبارەت بە مۆدیلی کراسی ژنان هیچ ناڵێم چونکە ئامون لەبارەی مۆدێل و جلوبەرگەوە هیچ فەرمانێکی پێنەداوین بەڵام ئەوەی کە دەبێتە هۆی لە ناوچوونی هەموو شتێک قەدەغەکردنی سەفەری کەشتیەکانە کە لەلایەن فیرعەونەوەیە کە ناهێڵێت بۆ جێگە دوورەکانی ڕۆژهەڵات بڕۆن چونکە ئەگەر ئەم کەشتیانە بۆ ڕۆژهەڵات نەڕۆن ناتوانن بخور بهێنن ئەگەر بخورنێت خوای ئێمە ئامون لەو کاتەی کە قوربانی بۆ دەکەین لەو بۆ نەخۆشە بێبەش دەبێ چونکە ئامون حەزی لە بۆنی خۆشە ئەم دوژمنایەتیە کە لەگەڵ ئاموندا دەکرێ گەورەترین بەدبەختی میلەتی میسرە و لەو ڕۆژەی کە هەرەمەکان دروست بووە هەتا ئێستا کەس بەبیری نایە کە گەلی میسر بەم شێوەیە چارەڕەش بوو بێ و من دڵنیام کە لەمە دووە هەر میسریەک شوێن کەوتۆکانی خوای نوێ فیرعەون بێ بڕوانێت کە نیشانەی ئەو خوایە کە خاچێکە بە کراسەکەیەوە نەخشاوە تف لە دەموچاوی ئەو کەسە دەکات و ئەگەر لە نێوان ئێوەدا یەکێک هەبێت کە ئەم شەو بڕوات و لە پەرستگەی خوای نوێ دەست بە ئەو بگەێنێ من چەند پیاڵەیەک کلکی تیمساحی دەدەمێ کە بینۆشێتەوە و ئەم کارە هیچ ناڕێکێکی تێدا نییە چونکە پەرستگەی ئەم خوانوێیە نەفرەتی لێکراوە و دیواری نییە و ئەگەر کەسێک نزیکیش بێ دەتوانێت بە ئاسانی لە دەست پاسەوانەکان ڕابکات و من خۆم دەتوانم ئەم کارە بکەم بەڵام لەبەر ئەوەی کە کاهینی پەرستگەی ئامونم ئەگەر بمبینن باش نییە و دەبێتە سوکایەتی بۆ ئامون لەم کاتەدا پیاوێک کە ئاسەواری ئاوڵە بە دەموچاویەوە بوو لەلایەکی مەیخانەکەەوە هەڵسا و لە کاهینەکە نزیک بووەوە و کەمێک قسەی بێواشی لەگەڵدا کرد کاهینەکە لە تەنیش خۆیەوە داینیشاند و کلکی تیمساحی دەرخواردا پیاوەکە لە پاش ئەوەی بە گەرمای شەرابەکە سەری گەرم بوو بە دەنگی بەرز بە کاهینەکەی وت من ئامادەم کە بڕۆم ئەم کارەی کەوتت بە ئەنجامی بگەیەنم چونکە من باوەڕم بە ئامون هەیە و مەحاڵە بتوانم ڕێگە بدەم خوایەکی تر جێگەی ئامون بگرێتەوە چونکە لەو ڕۆژەوەی کە لەدایک بوومە ئامون دەپەرستم کاینەکە وتی ئەگەر تۆ ئەم شەو بڕۆیت پێویستی خۆت یان دەست بە ئاوگەاندنەکەت لە میحرابی پەرستگەی ئاتوندا جێبەجێ بکەی من لێت خۆش دەبم تەنانەت ئەگەر لاشەکەشت مۆمیا نەکرێ لە دوای مردن دەگەیتە سەرزەمینی بەختەوەری چونکە هەر کەسێ بۆ ئامون بمرێ ئەگەر وەکو مەلەوانەکانیش لە دەریادا بخنکێ دەگاتە سەرزەمینی ڕۆژئاوا دوای کاینەکە لە تاو مەستی خۆی ڕووی کردە ئەو کەسانەی کە لە مەیخانەکەدا بوون وتی ئەگەر ئێوە لە ڕێی ئاموندا تووشی قەتڵیش ببن دزی بکەن خانوو بسووتێنن هەر کردەوەیەکی دزێوی تریش بکەن من ئێوە دەبەخشم ئەگەر فێرعەونیش بکوژن من لێتان خۆش دەبم کاتێک کە قسەی کاینەکە گەیشتە ئێرە مەیفرۆشەکە واتە شاگردەکەی کاپتا کە مەیخانەکەی بەڕێوە دەبرد لە کاهینەکە نزیک بۆەوە و دارێکی کێشە بە تەوقی سەریدا بە جۆرێک کە کاهینەکە کەوتە سەرزەبی و مەیفرۆشەکە وتی منیش ئەمەم لەبەر ئامون کرد چونکە دەزانم کە ئامون و توێتی هیچ کەسێک نابێ فیرعەونی کوڕ بکوژێ موشتەریەکان هەمووی قسەی مەیفرۆشەکەیان سەلماند بەڵام لەبەر ئەوەی لێدانی کاهین لەوانە بوو کە ئاکامێکی ترسناکی لە پاش دروست بێ من و کاپتا وەکو موشتەریەکانی تر وامان بە چاکزانی کە لە مەیخانەکە بڕۆینە دەرەوە مەرید بۆ بەڕێکردنی من لەگەڵمدا هاتوو
کاتێک کە گەیشتینە ناو ڕێڕەوە تاریکەکەی مەیخانەکەوە دەستم خستە سەر دەستی و وتم لە چاوەکانت وا دەردەکەوێ کە تۆش وەکو من تەنها بیت و مێردت نەبێ. من حەز دەکەم کە ڕۆژێک تۆ بە کراسێکی مۆدێلی نوێەوە ببینم و دڵنیام کە تۆ لەو کراسەدا جوان دەبی چونکە سکت بچووکە و سافە و دەرنەپەڕیوە. مەرید دەستی منی لا برد و وتی لەوانەیە ڕۆژێک ئەم کراسە لەبەر بکەم، داوا لە تۆ بکەم کە پزیشکی کە لەبارەی هەندێک لە ئەندامەکانی لەشم ڕای خۆت دەربڕی و پێم بڵێ کە ئایا ئەو ئەندامانە جوانترت لە پیژەی پزیشکەکەی خۆتدا بینیوە یان نا. ئێستا سەرگروشتەی من گەیشتووەتە جێگەیەک کە دەبێ هەندێشت بڵێم کە کاتێک چاوەکانی من ئەو شتانەی بینی لە تاو نەفرەت و بێزاریم دەلەرزیم. بەڵام هیچ شۆیەکم بۆ پێشگرتن لەو ڕووداوانە نەبوو. دەبێ ئەو شتانە بڵێم کە تۆ ئەی ئەو کەسەی کە لە دوای مردنم ئەم پەرتووکە دەخوێنیتەوە باوەڕی پێ دەکەی، چونکە پێشبینی دەکەم کە وەکو ئەم ڕووداوانە لە سەردەمی تۆشدا ڕوودەدەن. لەبەر ئەوەی کە لە سەرەتای ئەم کتێبەدا باسم کرد لە جیهاندا هەموو شتێک دەگۆڕێ جگە لە نەفامی جۆری مرۆڤ هەتا دنیا بمێنێ سوود لە نەفامی خەڵکی وەردەگیرێ. لە ناوەڕاستی هاویندا هورمهەب لە سەرزەمینی کوش کە کەوتۆتە باشووری میسر گەڕایەوە. پەرەسێلکەکان بەهۆی گەرمای هەوا نەدەفڕین و دەنگیان نەدەبیسرا و لە گۆماوەکان ئاو بۆ گەندە بوو. خەڵکی لە کاتی ڕۆژدا لە ماڵ دەرنەدەچوون مەگەر ئەوانەی کە ناچار بوون لە دارەڕاکەی بەندەری تەبەس خەریکی کارکردن بن یان لە بیابان کوشتوکاڵ بکەن. بەڵام باخی دەوڵەمەندەکان هەمیشە فێنک و پڕ لە گوڵ بوو. بەردەوام ئاو بەناو جۆگەکانی باخەکە هاتوچۆیان دەکرد. لە هاویندا فیرعەون بە پێچەوانەی ساڵەکانی تر لە کۆشکەکەی خۆی ناتە دەرەوە کە بچێت بۆ میسری خوار و سفلی سوود لە هاوارفێنکەکەی ئەوێ وەربگرێ. لەبەر ئەوەی فیرعەون بۆ کوێستان نەڕۆیشت هەموو زانیان کە کارەساتێکی گەورە ڕوئەدا. ڕۆژێکیان خەڵکی تەبەس هەواڵیان بیست کە هورمهەب هاتۆتەوە لە ماڵەکانیان هاتنە دەرەوە بۆ ئەوەی سەربازەکانی فیرعەون ببینن. ئەوان بینیان کە لە هەموو ئەو ڕێگایانەی کە لە باشوورەوە بۆ تەبەس دەهات سەربازە ڕەشپێستەکان بە دەموچاوی تەپ و تۆزاویەوە بەسەر نێزە مسەکەیەوە کە ئەدرەوشانەوە هاتنە ناو شارەوە. ڕەشپێستەکان کە چاو ددانی سپیان هەبوو بەسەر سوڕمانەوە ئەیان ڕوانیە دەوروبەر و دیار بوو کە لە بینینی گەورەوی و ڕازاوەیی شاری تەبەس سەرسام بوون. لەو کاتەی کە سەربازە ڕەشپێستەکان هاتنە تەبەسەوە کەشتێ جەنگەکانی فیرعەون گەیشتنە کەناری بەندەر و گالیسکەی جەنگی و ئەسپیان لە کەشتیەکانەوە دەگواستەوە بۆ وشکانی و خەڵکی بینیان کە گالیسکەچیەکان و ئەو کەسانەش کە تیماری ئەسپەکانیان دەکرد ڕەشپێست یان خەڵکی سەرزەمینی شەردن بوون. دەبێ ئاماژە بەوە بکەم
کە لە سەرەتادا لە میسر گوێدرێژیان بە گالیسکە جەنگیەکانەوە دەبەست. بەستنی ئەسب بە گالیسکەی جەنگیەوە شێوەیەک بوو کە لە شەردەنەوە بۆ میسر هاتوو. ئەو ساکە ڕەشپێستەکان وەکو دانیشتوانی شەردەن تەداویکردنی ئەسپەکانیان گرتاستۆ. کاتێک کە سەربازە ڕەشپێستەکان هاتنە ناو شارەوە لە کاتی شەو لە چوانڕیانەکانی شاردا ئاگری پاسەوانیان هەڵکرد و ڕێگەی ڕووباریان لە باکوور و باشوورەوە گرت بە جۆرێک کە هیچ کەسێک بەبێ ڕەزامەندی فەرماندەی سوپای میسر نەیدەتوانی لە ڕێگەی نیلەوە بۆ باکوور یان باشوور بچێ. تا ئەڵقەی داهاتوو هەر شاد بن.